جارێکی دیکە فڕۆکە جەنگەکانی تورکیا ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانیان لە سنووری سیدەکان بردومان کرد و ترس و دڵە ڕاوکێ لە ناو دانیشتوانی گوندەکانی ئەو سنوورەدا بڵاو بووەتەوە. بەڵام بەڕێزان بۆ زانیاری لەسەر بردومانەکە و زیان و کاریگەریەکانی ڕاستەوخۆ لە قەزای سۆرانە و پەیامنێری پەیام ئازاد تۆمەراواییمان لەگەڵدایە. ئازاد سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش. بردومانەکە کەی ئەنجام درا و زیانەکانی چی بوون تاوەکو ئێستا؟ بەڵێ دیارە شەوی ڕابردوو بۆ جارێشتر فڕۆکە جەنگیەکانی تورکیا ناوچەی برادۆستیان لە ناحیەی سیدەکان ناوچە سنووریەکانیان بردومان کرد. تیایدا چەند فڕۆکەیەکی جەنگی و فڕۆکەی چاودێری هەریەکە لە ناوچە کوێستانیەکانی خنێرە و لۆنان و سنینیان و چیای خواکوڕچیان لەو ناوچانە بە بیانووی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەم ناوچانەیان بردومان کرد. دیارە بردومانەکانی وڵاتی تورکیاش لە مانجی ڕەمەزاندا بۆ جاری سێم بەڵێ ئازاد بەڵێ بەڕێزان دوێنێ فڕۆکە جەنگەکانی تورکیا چەند ناوچەیەکی سنووری سیدەکانیان بردومان کرد و دانیشتوانی ئەو گوندانەش کە زنجیرەیەک گوندی گرتووەتەوە کە بە بیانووی بوونی بارەگاکانی پارتی کرێکارانی کوردستان چەند جارێکە فڕۆکە جەنگەکانی تورکیا بردومانی زنجیرە گوندێک دەکەن لە سنووری سیدەکان و بەو هۆشەوە دانیشتوانی ئەو گوندانە شوێنەکانیان بە ناچاری دەبێت جێبێڵن لە کاتێکدا لە ئێستادا وەرزی کوشتتوکاڵ و بەرهەمە چنینەوەی بەرهەمە کوشتتوکاڵەکانیانە. دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ ئازاد هۆمەراوایی پچڕا. سوپاس بۆ پەیامنێرمان ئازاد لە سۆرانەوە.